نزیکبوونەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دۆخێکی پڕ لە ململانەی لە کەرکووک هێناوەتەکایەوە. هێزە سیاسە کوردەکان تا دێت مەودای زیاتر دەکەوێتە نێوانیان و وتاری توند و دژبەیەک لە نێوانیاندا هەیە. ئەم شەڕە ئیلامیە لە بەرژەوەندی هیچ کەسێک نییە، لە بەرژەوەندی هیچ حزبولایەنێک نییە، بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامی داوەتەوە ئەمە دیفاعکردنە لە ڕاستیەکان و ڕێگریکردنە لە چاواشەکردنی مێژوو، یان ئێوە ناتوانیانەوەی مێژوو چاواشە بکەن. ئەم مێژووە مێژوویەکی پڕسەروەریە، یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێن تۆماری کردووە، ناکرێت ڕێگا بدەین لێرە و لەوێ خەڵک ئەم مێژووە تێکدا و ئەم مێژووە چاواشە بکە. بۆیە ئێمە داوا لە هەموو حزبولایەنە سیاسیەکانەکەین ڕۆڵیان هەبێ لە ڕاگررتنی ئەم شەڕە ئیلامیە، چونکە خزمەت بە هیچ لایەنێک ناکاوە، خزمەت بە هیچ پێکاتەیەک ناکرا. خەڵک ئاشکێنەوە و هەموو لایەنەکان بڕۆنە سەر سنووقی دەنگدان بەبێ هیچ جیاوازیەک. ئێمە لامان گرنگ نییە دەنگ بە چ لایەنێکە دەی، بەڵام لامان گرینگە دەنگ بە لیستێک بدەی کە لیستێکی گەورە بێ و لیستە بچووکەکان نەبێ بۆ ئەوی دەنگەکانت نەستوێ و لێرەوە داواکارین لە هەموو خەڵکی بە شەرەفی کەرکووک هیمەت بەرن بەرەو سوقەکانی دەنگدان لە ئێستاوە ئامادەکاری بکەن بۆ ئەم هەڵبژاردنەی داهاتوو، چونکی ئەم هەڵبژاردنەی داهاتوو وەگرونە لای بەڕێستان چارە نووسازە. چاودێر و شارەزایان ململانەی هێزە کوردیەکان لە قازانجی دەنگدەرانی کورد نابینن، داوا دەکەن کۆتایی بەم گرژیانە بهێنرێت. هەموو حزبە کوردستانەکان کۆبنەوە بەڵێنامەیەکی شەرەف واژۆ بکەن لەم ڕۆبەدواوە لێدوان و پەرچەکردداری کورد دژە کورد ڕابگر، ئەگەر چی یەکلیز نین با گوتارەکانیان یەک دەنگ بێ. ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی دەنجی کورد زیاد بکە، دەبێتەوە هۆی هەندانی کورد بەرەو سندوقەکانی دەنگدان بڕۆن، بۆ دەبێتە هۆی ئەوەی چارەسەرکردنی ئەوەی کە ئەگەر کورد یەکلیز نییە گوتارەکانیان یەک ڕیز و یەک دەنگ بێ. ئێمەی کورد دەبێ یەک هەڵوێست و یەک دەنگ بین کەرکووکدا، چکە نێرانی کورد هەموو کات و سەردەمێک بە یەک چاوسێری کوردیان کردووە، نیان وتووە ئەمە سەر بە فڵانە و یان فڵان ڕەنگە و یان فڵان ئێشتە. گرنگی هەڵبژاردننی ئەم جارە وای کردووە هەر لایەنێکی سیاسی کوردی هەوڵ بدات لەم هەڵبژاردنەدا دەنگی زیاتر بەدەست بهێنێت، بۆ ئەمەش بانگەشەیەکی پێشوەختەی پڕ لە تۆمەتبەخشینەوە و ململانەیەکی تند دەستی پێکردووە کە چاودێران ئەم دۆخە لە قازانجی کورد و کەرکووک نابینن. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.